با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێت بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئێوارەی سلێمانی دەست پێ دەکەین. لەمڕۆ باس لە تەوەرێکی جیاواز دەکەین، باس لە خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتی و کارکردنی خێزان دەکەین پێکەوە. بینەری پرۆگرامەکە بن، پاش ناوەڕێک لەگەڵ میوانەکانم لەگەڵتان دەبم. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادێکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت. هیوای واخوازم کە پرۆگرامی ئەمڕۆشمان جێگی ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. لە پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە کاری پێکەوەی دەکەین لە ناو خێزاندا. تا چەند گرنگە لە ناو خێزان پاڵپشتی یەکتر بن، هاوکاری یەکتر بن بۆ کارکردن. لە پرۆگرامی ئەمڕۆ دوو خانم لەلای منن کە پێکەوە کار دەکەن، هاوکاری یەک دەکەن و لەمان کاتیشدا بووک و خەسوون و پێکەوە نزیکیەکیان هەیە کە وەک ڕەفیق دەرەکەون. پرۆگرامی ئەمڕۆ تایبەتە تۆزێک خانمانەیە، ئێوەش بینەرمان. خانمان زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵن کامڕۆ لێرن. خات و تریفە لەگەڵ خات و فاتیمە بەخێر بن سەر چاوەش. خات و تریفە تۆ خۆتمان پێ بناسێنن جۆچمە لای خات و فاتیمە. زۆر سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو بینەران. زۆر سپاس. هیوادارم کاتێکی پڕ بە چێژ لەگەڵمان بەرنەسەر ئینشەڵڵا. من ناوم تریفە مەحموودە، خەڵکی سلێمانیم، لە دانشی شاری سلێمانیم و لە گەڕەکی کانی بادانیشم. یخوا بەخێر بێ. پیشت بەرگدووە؟ پیشم بەرگدۆریە و خەریکی ئیشی خانمانم. زۆر باش. دیزاینیشەکەین بەڵێ. زۆر چاکە. خات و فاتمە بەخێر بێ. زۆر سپاسەکەم. خات و فاتمە ئەوەی کە جیاوازی هەیە ئەوەیە کە بە زمانێکی زۆر شیرین قساکە، چونکە خەڵکی تارانەوە نیە، بەڵام لێرە دانیشی. با باشتر بناسین خۆت، سیڤێکمان دەربارەی خۆت پێ بڵێ. مایش لە سەرەتا سەرەوە ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویست. هیوادارم بەرنامێکی باش پێشکەشیان کەین و بەدڵیان بێ سوودی لێ ببینن. و هەر لە سەرەتا داوای لێبوردنەکەم ئەگەر کوردیەکەم زۆر باش نییە و نا زۆر خۆش قساکە حەزەکەی. من ناوم فاتەمە بە فارسی. فاتمە تۆزە نایەکی زۆر زۆر خۆش، زۆر تایبەتە بەڕاستی. سەیترە و ناوانە کە کۆن هەبووە دووباراکرێنەوە بەڕاستی. بەڵێ لە تاران لەدایک بووم بۆ تقریبان ماوەیە 11 ساڵە لە سولەیمانیم، 10 تا 11 ساڵە لە سولەیمانیم. چیکە؟ هاوسەرگیریت کردووە؟ 2 ساڵە هاوسەرگیریم کردووە. بۆکێ خات و تریفەم بێ. یخوا بەخێر بێن. طبعاً پێش هەموو شتە لە بووک و خەسوو ناچن. وەکو کچی دایکێک دەرەکەون، هاوڕێ دەرەکەون. زۆر خۆشە کە ئاوا بتوانن یعنی بەڕاستی بووک خەسوویەک لێکەوە نزیک بن. چۆن ئەم ڕەفاقەت و نزیکیە دروست بوو لە بینتانە؟ سەرەتا ئەم چۆن ناسیم هاو خەیاتی کرد لای منە، تقریبا 5 ساڵ خەیاتی کرد لای منە. تو دوای ئەوە هیلاک بوو لە خەیاتی، حەزی زیاتر ئەوە نییە، هیواتەکەی هاتە دی کە فێری خەیاتی بوو، وازی لە خەیاتی هێنا، هەر حەزێکە شت بۆ خۆی بدورێت. ترکە وازی لە خەیاتی هێنا چوو حەزی لە ئیشی ساڵۆن بوو، خۆی فێری ئیشی ساڵۆن کرد. ئێستا حالیان خەریکی ئیشی ساڵۆنە. ئیتر ئەو ماوەیە مەسەڵەن من ناسیم. دوای ئەوەش هەر چونکە ئەم تەنیا بوو لێرە، هەر هاتە چووی لای منی ئەکرد. منیش تەنیا کچێکم
ئیتر ئەو لەگە کچەکەمان ڕەفیق بوو من ڕێزی وەکو کچەکەم ڕێزم لێ ئەگرت خۆشم ئەویست ئیتر بەردەوام هاتە چوویەکردین ئیتر دوایش بوو بە بووکەم والله زۆر باشە خۆ هەر نزیکەکە هەبوو خۆ هەر بەڵێ بەڵێ هیچ نەگۆڕاوە خۆش بەڵێ خۆشەویستتر بووە زۆر باشە جیازی ژیان لە شوێنی خۆت با بڵێن لە تاران کە مناڵیت دەبێ بووە لەگەڵ ئێستا کە لە سلێمانی چی بۆ تۆ لە ڕاستیدا تارانم خۆشەوێ ئێرانم خۆشە بێ بەس لە بەرەوەی کە دایک و باوکیم لێیە یعنی من دائما لەم ئەگەر لە سلێمانی دایک و باوکیم لێ بووە ئیتر خۆشترین شوێن بوو بۆ من لە ڕاستیدا ژیانم خۆشتر بووە بۆ من زۆر باشە ڕاهاتووم لەگەڵ اینجا خەڵکی زۆر باشی هەیە زۆر میوان ناوازن زۆر تەبعیان خۆشە تەبیعەتیان خۆشە حەز لە دەتێکەڵاوی خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە یەخۆ بەخێر بێت جا کەسێک ئەو زمانە شیرینە ببینە قسە لەگەڵاکە چۆن لەگەڵ دوانابێ بەخێر بێت ماوەی 2 ساڵە وتت هاوسەرگیریت کردووە وایە زۆر باشە ئەو 2 ساڵی کە هاوسەرگیریت کردو لەگەڵ ماڵی خاتۆ تریفە پێکەوەن بۆ تۆ دەستکراوەتر بووی لە کارکردنە هاوکاریان کردو بەڵێ زۆر من هەر لێرە سوپاسم هەردەکەمەکەم سەڵاو ڕێزم هەیە بۆی زۆرم خۆشەوی زۆر یارمەتی منیە وەقەت ڕێگیری نەکردووە بڵێ ئەوە مەکە وتمە هەزم لێتی وتیەتی بڕۆ بیکە قەت نەوتوانە ئەو ئیشە بۆ تۆ نابێ یان بۆ چیتەوە یان چیان دانیشە لە ماڵەوە خەریکە ماڵەوە قەت ئەوەی نەوتووە هەروەها ئەدای تریفەیش زۆر یارمەتیە منیەوە هەر لێرە سەڵاو ڕێزم هەیە بۆ هەموو خێزانەکەی مردەکەم زۆر خۆشە کە کەسێک ئاوا یعنی لە ئیشکردنا مرتاح بێت بەڕاستی دەستان خۆش بێت بێگومان ئێوە کارکردنتان پێکەوەیە بە هەمیشە ینی لە ئیشوکاری یەکتریشە هاوکاری یەکەمە لەگەڵەوەی کە تۆ خۆت فێری خەیاتیت کردە بەڵام ئێستا ئەو هاوکاری تۆ بەدڵنیاییەوە بەڵێ ئەم چووکە زیاتر معلوماتیە لە ئینتەرنێتۆش سەیرەکات زیاتر هەوڵەیە خۆشیەوە نیە بڵێ کەسێکی ئیمال بێ خۆی کەسێکە حەزی بەوەیە دایمە نەوەستێت حەزی لە وەستاندن نییە حەزەکە دایمە ژیان بەرەو پێشەوە بڕوا لە هەمووی ینی لە هەموو بوارەکانیەوە یعنی وەستانی نییە خۆشم بۆ هەمان شێوە هەروام چونکە خۆمام ئەوی زیاتر بۆ لەگەڵ من پشگیریەکەم و هەردووکمان هاوکاریەکین ئیشەکەمان زیاتر بەرەو پێشەوەڕوە خۆت چۆن فێری بەرەودروی من هەر لە مناڵیمەوە یعنی خولیای خەیاتیم بوو اینجا من بۆ ماوەی 10 ساڵ لە ئێران ژیام لەگەڵ مێردەکەمە کاتینەوە بڵێن لە دوایینەوە چوارەوە چمە ئێران 2005 هاتمەوە 10 ساڵ لەوێ بووم تۆ ماوەیەکی زۆر لە ئێران ژیە ئێستا بووکەکە و لە ئێران هاتووە لەگەڵ من لە مەریوان بووم ئەم هەر ناسیەوە لە تاران بووە من ئیتر کە لە مەریوانە بووم دراوسێکمانە بوو زۆر شیرین بوو خەڵکی سلێمانی بوو لەوێ دانیشت خەیاتی زۆر جوان بوو من ئەچوم لە دانیشم بەواسەوەی کە من غەریبم کەسم لە ینی کەسم هەبوو بەس دوور بووین لە یەکەوە ئەچم کە زۆتری کاتەکان لەگەڵ یا دانیشتم هەر لێرەوە گەر منی بینی ڕێزسڵاوم هەیە بۆی لە بەرەوەی وەکو دایک بوو بۆ من ئەیتی کە دانیشتم سەی دەستیمە کرد و قەت پیشی ناوتمەوە لێکە لەبەرەوەی من بەتەمانە بۆم فێر بم بەڵام کە ئیشەکانی ئەکرد سەی دەستیمە کرد و خولیان بوو فێر بووم ئەیتی وردە خەریک بووم هەر بەشتی مناڵ خۆم فێر کرد ئەیتی کە هاتمەوە بۆ سلێمانی بە تەواوەتی لە 2005ەوە یەکسەر دەسەت پێ کرد و سپاس بۆخوا زۆر سەرکەوتوشم یعنی زۆر لە خۆم ڕازیم لەبەرەوەی کە ئەتوانم هەشتێ ببینیم خێرادەری کەمەوە ئەو زۆر باش یعنی هەتا ئێستا کەس پێی نەوتم ئەم ینی ماوەی چەند ساڵە بەرەودرویەکەی تقریبا بۆ 8 ساڵەکە 7 ساڵ 8 ساڵ بەڵێ ئێرەوەڵا هەر لە بیدایشەوە هەشتێکیان بێنە نەمەوە نازانم مەحاولەم لەگەڵە کرد هەتا دڵم نەکرد داوازم ناهێنا ینی خۆم خولیم هەبووە ماشێکت بۆ بێنن لە دەستت دەرنەچێت سەقەت بێ وڵاشتی سەقەتە بێت چۆن سەقەت نابێت یعنی جاریوا بۆ سوتاوە بەدەستمەوە یەکسە کڕیمەتەوە نەمێشتوە ساحێبەکەشی بزانە دووریمەتەوە جاریوا بۆ مەسەلەن بڕینەکە بەدڵنیایەوە بەڵامە بێ لەو شتانە نەترسی کە تۆ بتەوێ ئیشە سەرکەوتوو بیتایە ئەبێ نەترسی لێی کە ترسایی لێی سەرکەوتوو نابیت یعنی قەیچێکا تۆ باشتە سەقەتکەی بای 50,000 بێت بەس کەشتەکە و دوایی چاک کردە و سەرکەوتوو بووی ئەو کاتە قیمەتی ملیۆنێکی هەیە لەبەرەوەی سەرکەوتوو بیتایە کاتێکە هیلاک ئەبی بە ئیشێکەوە
بەڵام بەرهەمەکەی بینی بەدڵنیایە ئەمە تا چەند بۆ ئێوەش ینی ئێوەش هیلاکە بن بەڕاستی بۆ کارۆکەیکەن بەڵام کاتێککە ئەو کەسە دێ بۆن منە جلەکەی وەرەگرێتەوە زۆر بەدڵێتی تا چەندەوە مردە وڵایی زۆر ینی هیلاکی و نامێنێت کە ئەبینی ئەو شتی لێ رازیە و ئەی کاتە بەری و زۆر بەدڵەتی هیلاکیەکە و دەرئەچی ینی هیلاکی و نامێنێت زۆر خۆشە کە شتێک فاتیمە پێم بڵێ ئێستا بەچیوە سەرقاڵی کارەکەی تۆ چییە؟ ئێستا من لە ساڵۆن خەریکە ئیشە جوانکاری و هۆشتانم نینۆک و برژانگ و میکاپ و ئەوشتانە ناشتاشەڵە خۆمەیکە بە نایە جانی من بەڕای منەڵم هەر شتە بە پێی پێویستی خۆی ینی تۆ هەنێک کات پێویستت بێ میکەپێکی تۆ بکەیان گرنگە قەینا بەڵام زۆر جاریش پێویستە بە سادەیی دەربکەیت مکیاجی سادە جوانتر نییە من خۆم مکیاجە سادەم بڵاو جوانترە جارێ وایشێن پێویستەکە بۆ حافلەقەی چیەکە می بۆ مکیاجە تۆ بزڵبت ینی تۆ چی بۆ حافلە قەینە بۆ بازاڕە و نەفکەی ڕاستەکەی بە پێش شوێن کەوتووە ینی جارێ وای ینی پێویستەکە جارێ وایشە بە سادەی ینی تەمەند هەر خۆم مکیاجە تۆخم لێ نایێت جوان نیم بە مکیاجە تۆ خۆ هەر کەسە بزەبت خۆیان ناسێت چی لێت جوان جوانترەکە لە کام کاریان مرتاحتریت من هەموو ئیشەکانم خۆشەوێت هەموویانم خۆشەوێت ینی حەزم لە ئیشێک نەبن هەر نەچم بلایەوە لە خایاتیەوە تا ئیشە ساڵۆن ینی هەموویانم خۆشەوێت و ناتوانم ینی جیازیان بین کەم چونکە شارەزاییتی باڵێ جا حەزیشیم لێی بووە چوون بلایەن ینی ئەگەر حەزم لێی نەبووە نەمەکرد ڕاستە بەتەمای کارەکەت زیاتر پەرە پێ بدەیت لە هینە ساڵۆنەوە لەبارەکە ساڵم مەسئولیاتی زۆرە و هەستەکەم زۆر هیلاکم ئەکات بەس تا ئەو ڕادێکی بتوانم یارمەتی دایتریفایم هەزەکەم ئەو ئیشەکەی گەورەتر کات خەیاتێکی خاتێکی باشی شێستە لەگەڵتا سپاس بخوا بەڵێ هەموو ئەو کاتن باسیۆن گوتم ئازیەکی زۆر جوانەتی خۆی دووری بەڵێ خۆی دوێتی بۆ بەرنامەیە دێرە تەواوی بەڵێ ینی بیرۆکی ئەوە هەیەک هەمیشە جیاواز دەرکەوی لە ڕاستیدا تا ئەو ڕادێکی بتوانم بڵێ کە بتوانانی شتەکەی خۆت زۆر جوانانی تۆ بیر لەوە بکەیتەوانێ شتێک کە بوون بۆ شوێنێکە ڕۆی خۆت بیدووری بۆ خۆت چێژی زیاتر بڕۆی بازار بگەڕێ هەتا بەدەگمەن شت ناکڕێ هەر قماش ئەکڕە و بە هەرزانترین شت چوانترین شت دروست دەکات خۆی ئەوە دەستڕنگینەکەی لەوایە بەڕاستی تۆ بتوانانی هاوکاری ژیانی خۆشیەتی لەبەرەوەی چ شتێ 100,000 پێ بێت چ شتێکە بە 20,000 دەرچێت ئەیوانە یعنی ئەم لە هەموو شتەکانە تەنانەتی گوارەکەی گوێشی خۆی دروستی کردووە بووکەکەتان کەم مەسرەفە لەش ساق بە زۆر خۆشە ئینسان بتوانێت ئەوەندە باوەڕی بەخۆی بێ کە هەموو شتێکی خۆی بەدڵنیایە وڵا ئێمە خۆمان هەردووکمان واین یعنی حەزەکەین هەموو ئیشەکانی خۆمان بیکەین حەزمان لێ نیە ینی هەنابەرین بۆ کەسێکی تر یان هەنابەرین بۆ شتێکی تر کە لەلەکێکی ترەوە دەستمان کرد هەر خۆمان هەوڵی ئەوین کە دایم بەرەو پێشەوە بڕین دایم شتێ بکەین جیاواز بین بۆ مشتریەکانیشە دەواکەیت منەزانم کە تۆ دیزاینەریشی لەگەڵ ئەوەی کە بەرەگدوری چونکە من خۆم قاتێک جلم بۆ بەر بەڕاستی زۆر جوان بۆی دووری زۆر نازدار بوو ینی لەگەڵ ئەوی قماشەکە خۆی ئەوەی تا دەرنا ئاچوو ینی ئەو دیزاینە بەڵام دیزاینێک تایبەتت بۆ کرد بەڵێ وڵا هەچ مشتریەکەم داوا بکە بەدڵنیایە بۆ یەکەم بەپێی تەڵەبی ئەو کەسێ هیوایە شتی سادەیەوێ هیوایە تەڵەبەکڵە من حەزەکەم شتێ بێت تایبەت بێت ڕاستە کەسە بۆ بێ بۆ لات بڵێمە جلێکمەوەکەی کەس نەکرد بەدڵنیایەوە بەڵێ من خۆم دانێکی لەوانە خۆدانێک لەوانەی هەموو جارە لەو شتەی بۆ منەکەی بۆ کەسی واکەی تۆش بەدڵنیایەوە هەمیشە خاتری ئەو زیاترێگری بەدڵنیایەوە بەڕاستی وا بووە دائم هەموو کادوا بووە قەت هەسم نەکردووە ئەمە خەسوومە ینی لە کاتی بووە وەکۆ ڕەفیق بووە لە کاتێک بووە وەکۆ دایک بووە لە کاتێک بووە وەکۆ ینی کەسی بووە پێویستم پێی بووە تا قسەی لەگەڵ کەم خۆشە ئاوا بەڕاستی لێک نزیکی هەبێ پێشتر ئەمت با بڵێن ئەمە ساڵانی پێشوو خەس و زۆر لەگەڵ بوو کەڵ ناکە بەڵام ئێستا کەم بۆتەوە ئەو باس بەدڵنیایەوە ینی ئێستا خێزانەکان وەکو هاوڕێن لەگەڵ یەکتر بەڵێ خەڵک زیاتر ڕۆشنبیر بووە
حەزی بە زۆر نییە مثلەن جاران ئەوە بوو ئەیان و ئەگەر با سامێکی هەبێت ئەو سامە هەست دەکەم شت دروست ئەکات ڕێزەکەی با ڕێزەکە ئەمە ڕێز خۆشەویستیەکە هەبێت بەڵێ بەدڵنیاییەوە ڕێزەکە جوانترە لە سامەکە لەبەرەوەی سام شتی لەوە چە ناشرینی لێ دروست بێت بەڵام ڕێز دایمەشتی جوان و بەهرەمەندی لێ دروستە بێت بەدڵنیایی وایە تۆ بووکەکەشت مادەم کە خەڵکی ئێرە نیە نزیک نیە بەدڵنیاییەوە بۆ من بووم بە هەمووی قورسترە بەدڵنیاییەوە ئێستا من وام لەگەڵیا پێویستی بە هیچ کەسێکی تر نییە بچە قسێکی لا بکە بێتگە لە مێردەکەی یعنی تر هەموو شتێک هەر خۆمانین دوورن لێت بەڵێ زۆر زەحمەتە زۆر تازڵنیایی زەحمەتە هەنی بەڵام مهمێ سەلامەت بن ئینشەڵڵا ئەسپاس بخوا باشن زۆیان بیریت وەڵا ببوونەیە ئەم مەزئەی کۆرۆناوە ناتوانم زوو بڕۆمەوە لەبەرەوەی کە من کە بڕۆمەوە ئەچەمە دەرەوە ئەم لاوەلایەکەم کە بچە ماڵەوە ئەوە ناخۆشەکەبن لەبەر خاترەوە ئێستا تقریبا حەوت مانگە نەچوو بەس شوێ قسان لەگەڵ کابان تۆ گەت بیکەیتەوە ساڵانی پێش و کەسێکی لە دەروی وڵات بووە لەو شوێنی خۆی نەبووە ینی بەس وایە خەمەوەی وایە کەی گوێی لە دەنگی من 10 ساڵ لە ئێران بوونە تەلەفۆنیش نەبوو تا تەلەفۆنکەین یعنی زۆر زەحمەت بوو بەڵام ئێستا بەس ئێستا یعنی زۆر باش هاوکارێکی باشن بۆ کەسانی کە دوورن لە کەسی خۆیان لێرە چیان پێڵێ گەت بتوینیانی بەداخوا کوردی نازانن چەند فێری کوردی بووی هێلای من فێر بوو هەر لەگەڵ داتریفە و بەونەی ئیشەکەم زۆر لەگەڵ خەڵکی مەعاملەمە کرد و قسەمە کرد لەگەڵیان فێر بووم متەردەمێکیش لێرم 10 ساڵ من بخۆمە لەم هێشتا زۆر تەمەڵ بووم زۆر بە باشی فێر نابووم یعنی کە هاتی ئێرە هەر فارسی دەزانی بەڵێ کوردی لێرە فێری کوردی بەڵێ بەس من فارسی مەزانی ئیتر ئەوەسەوەی کە قسەمان لەگەڵە کرد ئێمە عایلەی فارسیمانەزانی ئیتر وردەوەدەوە یارمەتی دەری ببەوەی کە جوان فێری کوردی بێت ئەوە زۆر باشە باشە ئەگەر ئێستا تۆ دوو اختیار بخەنە بەردەستت بەڵێن کوردستانی ڕۆژهەڵات یاخود بەڵێن کوردستانی باشوور ئێرە کامیان هەڵبژێریت کوردستانە ڕۆژهەڵات هەڵ نەبژێرم ئێران ئۆکەی ئەو باشترە ئەلەم سلێمانی هەڵبژێرم بە دایکە باوکمەوە یعنی ئەگەر ئەوانیش بەهاتنە ئێرە زۆر خۆشە بوو بۆ من بۆ نەهاتن لەگەڵت لە ڕاستی ئەوان ئیشە خۆیان هەیەەوە ناتوانن یانی تایبەتیان ڕاستە بەدڵنیایی فەرقەکە ئەی تۆ چۆنیایی ئەوانت بەجێهێشت و هاتی وێرە پێت خۆش بوو لە سلێمانی بەڵێ سوپاس بخۆ من پۆش بە کەس نابستم هەزەکەم یعنی هەر خۆم بمەوە خۆم بریارە ژیانە خۆم بم ڕاستە دایک و باوک زۆر خۆشەویستن قەت ئەوانە دووبارە نابێنەوە تا ڕادێکی بتوانم ڕێزیان ئەگرم بتوانم یارمەتیان ئەیەم بەس ژیانە خۆم گرنگترە سەرکەوتوو بیت زۆر سپاس ئینسان زۆر خۆشە بتوانە پشت بەخۆی ببەستێ لە هەر شوێنێک بێت بەڕاستی ینی خۆی بێت سەرکەوتوبی خەرتریفە تۆ خۆ چۆن بەتەمای لە داهاتوە کارەکەت زیاتر گەورە بکەیت چ بیرۆکەیەکەت هەیە وەڵاهی تا ئێستا من هەر خەیاتی دیزاینەکەم کردووە بەڵام ئێستا و لە یعنی فکرێکم بۆ هاتووە بەتەمام لەگەڵ فاتمەخانە بڕیار بین شتی جیاوازتر بکەین ئیشی دەست بکەین یعنی بتوانین ئیشی دەست زۆرم حەزەیە یعنی پێشتر وانە بووم بەس تقریبا 3-4 مانگە کەوتۆتە مێشکمەوە ئەمە ئیشی دەستیش بخێنە دوکانەکە و نەخشی کۆمپیوتەری جیاواز لە شتی ترا دروستکەین ئەوەی کە ئێمە هەمان بێ کەسێکی تر نەتوانێت بیکاتەوە ئەو فکرەیە کە ئێمە گەورەکەین چەند شتێکی پێ زیادکەین و گەورەتریکەین و بتوانم ئیشی زیاتر بکەم بتوانم کەسی خانمانی تر بێت زیاتر بێتە لام ئێستا حالیان خۆم دوو خانووی بەڕێزی جوان ئیشەکە لەگەڵما بێجگە لە بووکەکەم حەزەکەم و کاتە گەورەتری کەم ئیشەکە زیاتر بێ بتوانم 3-4 کەسی تریش بێتە لام و بێجگە لەوە من دەرزی خەیاتیش ئەڵێمەوە بیستم ئەو پرسیارە بکەم تا چەند هاوکاری بۆ خانمان کە فێری ئەو کارە ببنکە بەدڵنیاییەوە من بێجگە لە دەرزوتنەوەیش هەچ کەسێک لەوە چێ بینەرا کە شایەتی ئەوە بن کە من هەچ کەسێ هات بە پێویستی بە هەشتێک بوو بێت یارمەتیم ماوە و تەلەبەم هەبووە یعنی هیچی نەزانەوە قەز بگرێ بەدەستەوە ئێستا خەیاتی ئەەکە وتومە هیچ کاتە مەڵە هیچ نازانم هەشتێکت بۆ هاوەریگرە من خۆم یارمەتی دەیەم
بەبێ بەرامبەر یعنی حەزەکەم هەچ کەسێک لەم لە ڕێ ئەم بەرنامەی ئێوەشەوە هەچ کەسێک حەزی کرد بێ فێری خەیاتی بێ ئەگەر کەم دەرامەت بوو بە هەموو توانایەکی خۆم یارمەتیم کە بتوانێ ئیسفادەیە لەو ئیشە بکە کە من فێری ئەەکەم. زۆر باشە دەست خۆش بە بەڕاستی ئەگەر ئێمە ڕۆحێتەمان هەبێت ئەتوانین هاوکارێکی بەدڵنیاییەوە و ئەگەر بیش بێ یعنی شوێنم بۆ دابینکەن بەڵێن وەرە دەرس بڵێرەوە بەبێ بەرامبەر ئەتوانم دەرسی سەرەتایی بە ئافرەتان بڵەمەوە کە فێر بن بتوانن ئەگەر ئیشیش بۆ خەڵک نەکەن بتوان لە ماڵەوە پێداویستەکانی خۆیان تەواو کەن و نەچنە لای خەیات ئەو پاریکەیەن بەخەیات خەریجکەن بۆ ماڵ و مناڵەکەیان. شتێکی زۆر زۆر باشە من ئەوەش ئەو ئامادەیشمتیایە و دەرزم بۆ سنتەری ئێسپاوەر ئەوتەوە زۆر باش بوو یعنی سەرکەوتویش بوومتیایە چەند تەلەبێکیشمێ ئیشی خۆیانەکەن ئێستا لە ماڵەوە. ئەوە زۆر باشە بەڕاستی حەز لە ئیشی ساڵان نیە بە دڵنیاییەوە من بەرە وەڵا خۆ هاوکاریش بووم لەگەڵ یا لە هەوڵەوە چونکە من زۆر حەزم لە ئیشی ساڵانە جاران لەگەڵ خەیاتێکەمە کە لە ماڵەوە خەیاتێکەمە کرد ئیشی قەشبڕین مەکرد ئیشی مولابردنی دەموچاوم ئەکرد مکیاجمە کرد بۆ حەفلە شت بۆ ڕەفیق و برادەر و شت کە ئاهات ئەچون بۆ حەفلە شت ئەوانەیشم ئەکرد بەڵام زانیم زۆر هیلاکە بم و زیاتریش حەزم لە ئیشی خەیاتێکە بوو. هەستەکەی لە کامیانە سەرکەوتوتری؟ وەڵی هەستەکەم لە خەیاتێک بەدڵنیاییەوە چونکە زیاتر خولیامە بۆیە لە هەر کارێکە کە سەرکەوتوو بیت زۆر خۆشە هەردوو کارەکەم خۆشەیە بەس زیاتر خەیاتێکم خۆشترە. لە ئێستادا زۆرێک لە خانمان لە دەرەوە کارەکەن سپاس بەخوا کە ئەمە ینی تر بەرەبەرە بەرە و باشتر ڕۆشتوە خانمان هێنە دەرەوە کارەکەن ئەوانش کە لە دەرەوە ناتوانن لە ماڵەکەی خۆیان کارێکەکەن تا چەند ینی بەرهای تۆ گرنگە خانمان پێش بە خۆیان ببەستن ئەنی ئەگەر بیرۆکێکیان هەبێت کاری پێ بکەن ئیشێک بکەن لە بەدڵنیاییەوە من خۆمێکێکم لەو کەسانەی کە پێشەوەی دەسەڵاتم نەبوو مەکینەیە بکڕم یعنی زۆرە دەسەڵاتم نەبوو مەکینەیە بکڕم بەدەست ئیشی دەستمە کرد ئیشی چنی نەمە کرد یعنی هەشتێ بم توانێ ئەم کرد خۆم لێلا نەئایا حەزم لاوەیە هەموو شتێ بزانم مەسەلەن چوومە دەورەی فەرشچنینەوە ئێستا فەرشی دەزانم بچنم ئیشی هەویر ئەزانم بکەم ئیشی چنین هەمووی ئەزانم یعنی لە ئیشێکانیە بڵم حەزم کرد بێ فێر بم و فێر نەبوو بێتم هەمووی ئەزانم و هیوادارم هەموو ئافرەتەکان بتوان ئیشێکی خۆیان هەبێت یاری دەدەر بن لە ماڵ و مناڵی خۆیانە بتوان شتێ بکەن ئەگەر لە ماڵی خۆشیانە من توانای ئەویان نەبێ بچنە دەرەوە لە ماڵی خۆیانە دەرامەتێکیان هەبێ بە خۆیان پێش بە خۆیان بەستن زۆر گرنگە چونکە ژیان هەموو گۆڕانکارێکی تایە هەموو گۆڕانکاریەک تۆ نەتوانی پێش بە خۆ ببەستی لەوە چێ سەرکەوتوو نەبی نەتوانی هیچ شتێ بەدڵی خۆ بکەیت بەس کە تۆ شتێکت کرد پشتت بە خۆ بەست توانی و ئیمکانەتێکت هەبوو دەست لە گیرفانی خۆتا بوو ئەو کاتا توانی هەموو هەنگاوێکی گەورە بنێ بۆ ژیانت. ڕاستە بە دڵنیایی وایە خات و فاتمە پێم وا بێت باس لەو کرد کە داهاتوە بەنیازی کاری تاتۆش بکەیت یاخۆت بتوانی گەورەتری بکەیت کارەکەت. بەڵێ لە ڕاستیدا من دۆڕێ تاتۆم بینیوە لە ئێران شەهادەی ئێرانیشیم هەیە بەس جارە ئیشەکانی ئێرەم نەکردووە ئەبەت لە ئێرە بیکەم تەرجمەی بیکەمەوە شتانە جارە ئەوەنەم تاو نەکردووە ئیشەڵا بەنیازی ئیشەڵا بەڵێ ئیشەڵا داهاتووی نزدیک ئەو ئیشەی دەست پێکەم. زۆر باشەکات بتوانیت لە چەند بەشێکی کارکردن شارەزایت هەبێ بەڕاستی هاوسەرەکەت تا چەند پێی خۆشە لە دەروی ماڵ کار بکەیت؟ لی نەگرتوم بەس زۆر زۆر یارمەتیشیم ئەیاد یعنی زۆر قەت نەوتووە بۆچی ینی ئێستا چەشمان حازر نییە بۆچی ماڵ پیسە یان بۆ قەت یانێەوەی لێ نەگرتوم. ئەو کەسانی کە لە دەرەوە کارەکەن ینی بێت ڕاتیەوەیان بکەی لە ماڵی شەوەی لە ماڵی شەویلاکردوایە بە دڵنیاییەوە من هەر لە ئەڤەلۆ قسەم کرد لەگەلی ئەو شەرتەم دانا وتم کە من حەز ناکەم لە ماڵۆ دانیشەم و تۆ پارە بێنێ من مەسرەفکەم من بەرای من ژن و پیا هەردووکیان ئەبێت بە یەکۆ ئیشکەن ئیشە ماڵەوە هەردووکیان ئەبێ بیکەن ئێشە دەرەوە هەردووکیان ئەبێ بیکەن لەگەڵەوەدا نیم ژەندەنیشەوە بەس مناڵ بەخیەکەتەوە بەس لە پارە بابستەر زۆر زۆر پێم ناخۆشە کە ئافرەتیت نازانێ ئەو هەموو زیرەکیەکی هەیە بکار بێنێت یعنی بەڕاستیدا زۆر زۆر پێم ناخۆشە یعنی ئەو هەموو تەمەنی هەر بە فێڕوا ڕوات تەمەنێکە
ئیتر ماندووە بین ئیتر پیرە بین ئیتر هیلاکە بین ناتوانین هەتا توانایت بتوانیت بجوڵیت بتوانی هەوڵ بی بۆ ژیان ئەترەوەگە توانایشت نەماوە نەخۆشیە دوورباشتە بوو ئەوە جیاوازە بەڵام گونا حامێشکێکی زیرەکت هەبێ و هەموو ئینسانێکی ژۆک و یەکت خی گەورە خەڵقی کردووە ئەتوانێت هەموو شتێ بکە ئەگەر بیەوێت مەبەستی بێت ئەتوانێت هەموو شتێ فێر بێت و هەموو شتێکیش بکە کەواتە ئینسان ئەتوانێت هەموو شتێ بکە هیچ شتێ مەحاڵ نییە لە ژیانە بەدڵنیایی وایە خات و فاتمە ئەوتت ئیشی نینۆکیش ئەەکەی وایە لە ئێرە لە بابلین کوردستان ڕۆژهڵات لە تاران فێر بووی دەورەت لێوە بینی وایە ئیشێکی ئاسانە نا لە ڕاستی نینۆک زۆر ئیشێکی قورسە یعنی ئێستا زۆر ئەو ئیشە ئەکرێت ینی ڕەنگە بڵم هەر کۆڵانە و کەسێکی جیایەکە و ئیشاکات دروستە ئەگەر لە ڕاستدا شارەزایان بێ بۆچینە منکە مهمەوە باڵێ ئەگەر شارەزایان بێ بۆچینە من خۆم ینی نهر وەکێ ئەوەی کە وتم زۆر پێم خۆشە ینی ئیشکەن ژنەکە ئافرەتەن ئیشکەن ئەگەر بەڕاستیانی ئیشەکە لە ئیشەکە بزانن و خەڵک لێیان رازی بێ بۆچی ناکەن ڕاستە بەڵام تۆزێ ئیشێکی قورس و زۆر زەحمەتەکاریە ینی تۆ بالێ نینۆک ینی بەڕاستی قورسترین ئیشە لەو ساڵن کە ئمە ئیشەکەم ئیشە لە ئیشە ساڵۆن نینۆک قورسترین ئیشە بلامەوە کاتە زۆریەوێت زۆر ئەبێت وردبی اینجا مشترکشی زۆر ئەبێت لێ رازی بێت من تا مشتریم لێ رازی نەبێ وازی لێ نایێنم چەند ساعاتێک پێما بێ بە خەریکەویشە تقریبا ئەگەر زۆر ئیشت تێکرد و ساعت و نیم ئەبێت تەواوێت بە ساعت و نیم ئەبێت تەواوە ینی بە دیزاین و هەموو شتێک ئەبێت ساعت و نیم پێچە ساعتونەیە دەسەجلی کردی دووری کاملی وڵی وایە بە دڵنیایە بەڵام هەموو ئیشێ هیلاکی خۆی هەیە هەموو ئیشی هیلاکی خۆی ئێستا ئیشی ساڵۆن پارەکەی باشترە ئاسانتر پارەیان بەس ئیشی خەیاتی وانە ئەی مشتری چەماڵە ئەمە بەونە وڵی زۆر عزیێتیان وایە لە ئێستا وڵی وەک بە مناسب ینی بەهینی بەنسبەت خۆمانەوە سارەکانمان باشە گونجاوە هیچ یعنی من کە دوکانیشم داناوە پێشتر لە ماڵە چۆن ئیشم کردو ئێستا هەروایی کەم هیچ سیام نەکردووە هێشتا سەرڕای ئەوەیش هەر ئەڵەن بە هەردان بێ پارە نییە ڕاستە بەدڵنی تۆ بێت حسابی ئۆشکی زۆفی بەدڵنیە زۆرفی خەڵک تەواو نێوەکو 2014 و 2012 یعنی ئەو کاتە زۆر باش بوو نا ئێستا وەکو ئەو کاتە نییە قەت نەبووە کەسێک بێ بۆلات داوای دەستێکی لێ بکات بەڵام لە نرخەکە زۆر ئەو بوو بێت داوای داشکانی کرد بێ پێی نەبوو بێت هاوکاریت کرد وڵایی بەدڵنیاییەوە هەبوو هاوکاریشم کردووە و هەش بۆ یعنی توێتمە مەسەلەن نرخێکمت بێ و زیاتری داناوە توێتی لەبەرەوەی زۆر بەدڵمە و هیلاک بوویت و یان زووک ئیشەکەت بە تەواوکردن پەلەبەوە هی واشە ئیشەکەیشی بە تەواوەکەیت و زۆر بەدڵی شێتی هەم ڕقنەی لێگرێ و هەم پاری کەمیشدانێ یعنی بە ئینسانەکان کەوتون لە هەموو شوێنەکە ئینسانی چاک هەیە و خراپیش هەیە و سەخی هەیە و ڕزیلیش هەیە لە هەموو شێکەوە هیوادارم کە پێکەوە بتوان کارەکەتان زیاتر پەرە پێ بدەن هاوکاری خانمانی دیکەش بکەن بۆی کە ئینشەڵا بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە هەچ کەسێ ئیشێکی بە من بێت و من بتوانم فێری بکەم لە خزمەتیان زۆر سپاس خاتری فقات فاتمە زۆر بەخێر بێن هیوادارم کە لە کارێکی باشترتان بین ئازیزانی من با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی هیوای تەندروستیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن.
بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.